سەر ڕێبوونی فشارەکان بۆ شکاندنی بایکۆتی مامۆستایان. مامۆستایانی ناڕازی سنووری پارێزگای هەڵەبجە ڕای دەگەێنن ئەو دەنگۆیانە ڕەت دەکەنەوە کە گوایە بایکۆتی مامۆستایان شکاوە. دەوامی خوێندنگە و قوتابخانەکان دەستی پێکردوتەوە. لای خۆیانەوە مامۆستانی ناڕازی هەڵەبجە وێڕای سووربنی خۆیان لەسەر ئەنجامدانی ناڕەزایی و خۆپیشاندان ڕاشی دەگەێنن تا مافەڕەواکانیان بەدینێنن لە بایکۆت بەردەوام دەبن. ئەوەش دەخەنە ڕوو تا ئێستا حکوومەت یەکێک لە داخوازیەکانی مامۆستایانی جێبەجێ نەکردووە. چەندێکە بایکۆتمان کرد و یەک داواکاریمان جێبەجێ نەکراوە. کە تۆ داواکار و جێبەجێ نەکرێت دەوامی چی بکەیت؟ مامۆستا هەیە پاری پێنێ، مامۆستا هەیە کرێخانووی پێنێ، مامۆستا هەیە پاری پێنێ شیر بکڕێ بۆ مناڵەکەی، مامۆستا هەیە پاری پێنێ نەوت بکڕ. ئیتر دەوامی چی بکە مامۆستا؟ بەچی هەستێکە بێتەوە بۆ قوتابخانە؟ لەبەرەوە ئێمە بەردەوامین لەسەر بایکۆت. وەزارەتی پەروەردە لە بری دروستکردنی فشار و کۆبوونەوە لەگەڵ هەنێ لایەنی سیاسی و هەنێ کەسی هەنێک کەس ڕاستپاردن لە پشتی بواری پەروەردەوە بۆ کۆبوونەوە لە بارەگا حیزبیەکان و هەندێک کاری ناپەروەردەیانە لە بری ئەمانە دەبوو بە شوێن چارەسەری بنەڕەتی کێشەی مامۆستایان نامگەڕا ئەویش لانی کەم ڕێکردنەوەی موچەکانیانە. بە دڵنیایەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە بایکۆت بەرداوام بێت. چەند جار ڕامان گەیاندوە ڕایەگەینەوە لەم سنوورەیە بە هیچ کەسێک بایکۆت ناشکێنرێت. بە پێی زانیاریەکانی پەیام بەشێک لە بەڕێوەبەری قوتابخانەکانی هەڵەبجە مامۆستاکانیان کۆ کردوتەوە و داوایان لێکردوون بگەڕێنەوە سەردەوام و بایکۆت بشکێنن. بەڵام زۆرینەی مامۆستایان ئەوەیان ڕەت کردوێتەوە و ڕایان گەیاندووە تا وەڵامێک لە دەسەڵاتەوە وەرنەگیرێت لە بایکۆت بەردەوام دەبن. بەڕێوەبەری قوتابخانەیەکیش دەڵێ قسەی مامۆستاکانی قوتابخانەکەی لە قسەی وەزارەت و وەزیری پەروەردە لا گرنگترە تا مامۆستایان بەویستی خۆیان نەگەڕێنەوە بۆ دەوام فشاریان لەسەر دروست ناکات و بەڵکو ئاوشانی ئەوان بەردەوام دەبێت لە بایکۆت. بایکۆت ڕاستە لە هەنێک مەکتەبە هەیە شکاو ئەو شتانە، بەڵام ئێمە منوەکو بەڕێوەبەری قوتابخانەیەک کە لە هەڵەبجە داوامەکەم هیچ کاتێ زەخت نە لە مامۆساکەم نە لە فەرمانبەرەکەم کە بێتەوە بۆ داوام. ئەوە کەوتوتە سەر خواستی خۆیان هەر کاتێک ئەوانە ئامادە بوون بێنەوە بۆ داوام بە دڵنیاییەوە من زیاتر گوێ لە مامۆستاکان بگرم تا گوێ لە وەزیری پەروەردە بگرم بڵێ غیابیان دەدەم، چونکە بەڕاستی ئەوەی کە معانات مامۆسایەتی بەڕاستی وەزیر نیەتی. زانیاریەکان ئەوە دەردەخەن فشارەکانی وەزارەتی پەروەردە و حیزبێکی دیاریکراو ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ شکاندنی بایکۆتی مامۆستایان زیاتر دەبێت و دەستەی داکۆکی لە مافی مامۆستایانیش دەڵێ خۆپیشاندان و ناڕەزایەتی بەردەوامە تا داواکاریەکانیان لەلایەن حکوومەتەوە وەڵام دەدرێتەوە. بە پێچەوانەوە خەمساردی و بێوەڵامی حکوومەت لە ئەس داواکاریەکانی مامۆستا دوورنیە شکستی پرۆسی ئەم ساڵی خوێندنی بەدووەدا بێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.